بینێرانی بەڕێز لە هەرکوێگەن لە ستێر تیڤی ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە بەرنامەی ئەمشەوی ڕاوەی ڕۆژدا لە ستێر تیڤی چەندین بژاری گرنگ سەبارەت بە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەخینە بەرباس و گفتوگۆ هەڵسەنگاندن بۆ ئاڵنگاریە نوێیانە دەکەین کە ئێستا لەسەر کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدن کورد لەم نێوەندەدا لەکوێ ئەو ئاڵنگاریانەدایە دەبێت چی بکرێ هەڵبەتە هێرشە داگیرکاریەکانی تورکیاش بۆ سەر باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان بەگشتی بۆ سەرگەلی کورد هەڵبەتە تەوەرێک دەبێت لە قسە و باسەکانمان لەگەڵ میوانانی بەڕێزی بەرنامە هاوکات کۆنفرانسی ڕێخستنەکانی دەرەوە یا هەندەرانی بزوتنەوەی گۆڕان کە بڕیارە سبەی و دوو سبەی لە بەلجیکا بەڕێوە بچێ ئەوانیش دەخێنە بەرباس و گفتوگۆ بزانین لەم کۆنفرانسەدا ڕێخستنەکانی گۆڕان چ پلان و ئامانج و بەرنامە ڕێژیەکیان هەیە بەدەر هەڵبەتە لە کاری ڕێخستنی بۆ مەبەستەش لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە سێ میوانی زۆر بەڕێزەوانیش بەڕێزان ئارازوەلی لە ناوەڕاستەوە ڕێخەری ژووری ڕەوەندی کوردی وەندامی جڤاتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان لە پاڵ دەستیشمەوە بەڕێز فواد جەمال سەلام ئەندامی جواتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان هەروە کاگڕانش تاهر لەو سەرۆکە دانیشتۆ بەڕێزیان چالاگوانی سیاسین زۆر زۆر بەخێر بێن. سپاسان دەکەی کاگاراز لە بەڕێستەوە دەست پێ بکەم بەڕێزیشتان لە باشووری کوردستانەوە هاتوون لەم دواییانەدا کاک عومەری سەید عەلی بەڕێزیان هەڵوێستێکی جوانی بەرامبەر بە کۆنسوڵی تورکیا نواند ڕەتی کردەوە لەگەڵیدا دابنیشە دەمەوێ هەندێک لەسەر ئەو هەڵوێستە بەڕێستان قسە بکەن لە چیەوە سەرچاوی گرتبوو و بۆ لەگەڵیدا کۆ نەبوویەوە. ڕاستیدا هەڵوێستی کاک عومەر هەڵوێستی هەموو بزوتنەوەی گۆڕانە ئێمە پێشتریش هاوشێوەی ئەوە بە شێوازی تر هەڵوێستی لەو جۆرەمان هەبووە ئەوەی کە ساڵی پار بۆ داوەتی ڕسمی کرابین بۆ کۆنگرەی ئاکەپە نەچوین و بە ڕسمی ئێمە ڕامانگەیان لە میدیای خۆشمان و بە ڕسمیش بە ئاکەپە کە ئێمە ناین بۆەوە لەبەر ئەو سیاسەتی ئێوە بەرامبەر بە براکانمان و بە هاو زمانەکانمان ئەیکەن ئەوە پێش و تریش چەندین جار داوەتی ڕەحمەتی کاگنەوشیروان کرابوو بۆ تورکیا بچین هەر ڕەتی کردەوە کاگنەوشیروان نەچوو بۆ ئەو داوەتانە لەگەڵ ئەو سیاسەتەی کە تورکیا وەبیزات ئاکەپە و ئەردۆگان بەرامبەر بە گەلی ئێمە بەرامبەر بنەتەوەی ئێمە لە باکوور ئەیکات ئێمە ناڕازی بووین و پێمان وە بۆ تاکە ڕێگای چارەسەر بۆ کێشەی کورد لە بەشی کوردستانی باکوورە کێشەی گفتوگۆ و دیالۆگ و ئەو حاڵەتە سیاسیە بۆ بکرێ ئەمەی کاک عومەریش بەشێکە لەو پرۆسەیە کە ئێمە وەک چۆن ڕێگە بە خۆمان نادەین بە هیچ جۆرێک تەداخل بکەین یا بچینە ناو وەزعی براکانمان لە بەشەکانی تری کوردستانە هاوکات بە واجبێکی سەرشانی خۆمانی ئەزانین کە دیفاع لە حەقی ڕەوای ئەوان بکەین هاوسۆز و پاڵپشتیان بکەین هەڵوێستەکەی کاک عومەریش لەو ڕوانگەیەوە بووە کە ئەوەی لە ئەفرین تایبەت سیناریۆکانی ئەفرین سیناریۆی قەت و ئامی مناڵ و هاوزمان و هاوخێنی ئێمە شتێکە نەک ئێمە کە کوردین خۆمان بەشێکین لە وەزعەکە خەڵکی تری ناو دنیای دەرەوەش هەمووی ئیدانەیەکە لەبەرەوە شتێکی زۆر ئینمان نەکردەوە واجبێکی سەرشانی خۆمان کردەوە هیوادارین هەمووی هەزەکانی تریش بۆ شێوەیە بکەن. بەڵێ سپاسە دەکەم کاک ڕەنجبێمە لای بەڕێزدە لەسەر ئەوە بپرسم تا چەندە گرنگە پارت و لایەنەکانی دیکەی کوردستان بە تایبەتی لە باشوور هەمان هەڵوێستیان نەبێ خۆ دەکرا ئەو پارت و لایەنانەی دیکەش کۆبوونەوەیان کردیان مرۆڤ ناڵێ کۆبوونەوە نەکەن بەڵام لە ئاستێکی باڵادا نەبووە لەگەڵ سەفیری تورکیا کۆنسوڵی تورکیا ببوورە. بەڵێ وڵا دیارە کاگاراز ئیشارەتی بەوەدا کە بزوتنەوەی گۆڕان هەر لە سەرەتاوە هەڵوێستی مەردانە و جوانی هەبووە دەربارەی هەموو پارچەکانی تری کوردستان لە شێوازی خەباتیان و پشتیوانیکردن لە خەباتی پارچەکانی تر بۆەوەی کە چۆن خەباتی خۆیان درێژە پێدەن و پشتیوانی لە خەباتی ئەو پارچانە دەکات بە هەمان شێوە هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان هەر لە سەرتاوە تا ئەو ڕۆکە بە هەمان شێواز بووە پشتیوانی لە خەباتی بێوچانی پارچەکانی تیری کردووە لە چارچیوەی ئەو بارودۆخانەی کە هاتووتە پێش لە هەموو پارچەکان و بزوتنەوەی گۆڕان کە ئەم
با بڵێن ئەم هەڵوێستەی کە کاعمەری عەلی دەری بڕی دیارە ئەوە هەڵوێستی پێشینەی بزوتنەوەی گۆڕان بووە هەر لە سەرتاوە تا ئەمڕۆکە ئەگەر سیرکەین وەک کاک ئاراس باسی کرد کاک ڕەوانشاد کاک نەوچیروان هەمان هەڵوێستی هەبووە بەشداری مۆتەمەرەکانی ئەکەپەی نەکردیە و دەبوو هەموو ئەو لایەنانە هەموو ئەو هێز و لایەنانەی کە لە ساحەی کوردیان بە تایبەتی پارتی و یەکێتی دەبوو هەمان هەڵوێستیان هەبووە لە بەرامبەر ئەو تاوانە نامرۆڤایانەی بەرامبەر دەرحەقی گەلی ئەفرین کرا بەبێ سوچ و هۆ قەتل و عامی ژن و مناڵی کورد کرا دەبوو هەمان هەڵوێستیان هەبا پێشوازیان لێ نەکرد بە هەر هیچ نەبا هەر وەک چۆن کاتی خۆی ئێمە لە پەرلەمان کاتێک کە دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمانی کوردستان بوو پێش ئەوەی لە کۆبانی ئێمە لە کۆبوونەوەیەکدا بڕیارماندا جەلسەیەکمان بەس و بۆ ئەوەی پشتیوانی لە ناردنی هێز بکەین بۆ کۆبانی و توانرا هێزیش بەڕێ بکرێ هەم بە هەمان شێوە ئەم هێزە لە ڕێگەی تورکیا شەوە ناردرا بۆ پشتیوانیکردن لە خەڵکی کۆبانی بە هەمان شێوە بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمان جارێکی تر داوای کرد کە جەلسەیەکی تایبەتی ببەسێ بۆ هەمان شێوە بۆ ئەفرینیش بەڵام بەداخەوە ئەم هێز و لایەنانەی تر نهاتنە ژێربار وە جەلسەیەکی زۆر شکلیان بەست بۆ ئەوەی تەنیا پیشان بدەن بەداخەوە ئەم هەڵوێستە هەڵوێستێکی جوامێرانە نییە هەڵوێستێکی ڕاست و دروست نییە و هەڵوێستێک نییە کە یەک ریزی ناوماڵی کورد تەبایی ناوماڵی کورد بپارێزێەوە پشتیوانی لە خەباتی پارچەکانی تر بە شێوەیەکی بەرچاو لە چوارچیوەی خواست و ویستی ئەم پارچانە دەبوو بیان کردبا بەڵام بەداخەوە دیارە باشە کاگێ فواد جەمال سەلام ئەندامی جواتی نیشتمانی گۆڕان من کۆمنتێکی یان نووسینێک بڵێم کە بەڕێز عادل عەزیز پەرلەمانتاری بزوتنەوەکەیەوە بڵاوی کردووە نووسی بووی چاوەژۆغڵۆ و توێتی گۆڕان هاوکاری پەکەکە هەڵبەتە لە بینی دوو کەوانداوان دەڵێن ئەوانی ژوەکو پەکەکە تیرۆریستن ئەوتبووی ئەگەر تیرۆریست بوون بەو هاوکاریەی پەکەکە بدرێتە پاڵێمە شانازی دەکەین ینی مەبەستم لەوەیە ئێمە چۆن ئیتر شەرم نەکەین کە لەوەی وەکو کاگ ئاراسی ژاماژەی پێدا ینی ئاشکرا پشتیوانی خوشک و براکانمان لە پارچەکانی دیکە بینێتە شەرم لەوە نەکەین لەبەرەوەی تورکیا ئێران عێراق یا وڵاتێکی دیکە لایەنێکی پێ باش نییە پێی تیرۆریستە پێی لە دەرەوەی یاسا و ڕێساکانی ئەوە ئێمە ئەوانە نەبنە ڕێگر لە بەردەمماندا بەڵکو هەڵوێستی ڕوون و ئاشکرامان بەرامبەر بەوە هەبێت بەڵێ دەستخەر سەرەتا سپاسانەکەم بۆم دەرفەتێک کە ئەم شەو گفتوگوۆی لەسەر وەزعەکانی ڕۆژهەڵاتی ناوڕازیان کوردستان پارچە جیاوازەکان بکەین دیارە بزوتنەوەی گۆڕان لە سەرەتای دروستبوونیەوە کۆمەڵێک ئامانج و کۆمەڵە استراتیژی هەبوو لەسەر بەرنامە استراتیژی خۆی ڕۆشتووە دیارە بزوتنەوەی گۆڕان بۆ پارچەکانی تری کوردستان دایمە هاوکار و پشتیوان بووە بەبێەوەی تەداخولات لە ئیش و کاری پارچەکانی تر بکە یان هێزە سیاسەکان بکات و لە یەکەم ڕۆژی دروستبوونی بزوتنەوەی گۆڕانیشەوە بە ئاشکرا ئەوەی کە لە ڕووی میدیایەوە لە ڕووی هەجرڕوویەکی ترۆ کە پێی کرابێ بۆ پارچەکانی تری کوردستان و بە تایبەتی ڕۆژ ئاوای کوردستان نەیشاردەتوانێت بە ئاشکرا لە تەلەڤیزیۆن لە بەیاننامە هەموو شتەکان دەربڕیوە وەکو کاگ ئارازوەلی ئاماژەی پێدا لە سەرەتای دروستبوونی گۆڕانەوە چەندین جار ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان داوت کراوە بۆ وڵاتی تورکیا و کە لەسەر ئاستی بەرزابی بینن بەڵام لە بەرنامە و استراتیژی بزوتنەوەی گۆڕان ئێمە پێمان وایە پارچەکانی کوردستان پارچەیەکن لە جەستەی مرۆڤ ئەم پارچانە لە هەر شوێنە ئازاری پێبگا هەموو جەستە بێ ئازاری پێ بگای ئێمەش ئەو ئازار و نەهامەتانەی کە لە باکوور بێ لە ڕۆژئاوا بێ لە ڕۆژهەڵات بێ هەست بە ئازارەکەی دەکەین و بزوتنەوەی گۆڕان وابەستە نییە بە هیچ وڵاتێکی دراوسیەوە یان بە وڵاتانەی کە کوردی بەسەرا دابەش کراوە بۆیە زۆر بێباکانە و بێمنەتانە لە هەر شوێنەکە ئازارێک لە جەستەی گەورەی کوردستانە هەبێ ڕێی خۆی قسەی خۆی بە بەیاننامە لە تەلەڤیزیۆنەوە بە ئاشکرا و لە کۆبوونەوەکانیش لەگەڵ حزبە سیاسەکان لە هەموو شوێنەکە ڕێی وازحی بزوتنەوەی گۆڕان هەبووە کە کورد لە هەر چوار پارچەکە لە هەر شوێنێک ئازاری هەبێت ئێمە بە ئازاری خۆمان نزانین و لەکوێ پێویست بە ڕێی سیاسی بە ڕێی سیاسی خۆمان دەدەین و ڕەنگە ئەمە چەندی جار لەگەڵ تورکەکان یان لەگەڵ حکوومەتی تورکی دووبارە بۆتەوە چەند جارێکیش ڕەنگە ئێرانیەکان کە داوای کۆبوونەوە و دیداریان کردووە بزوتنەوەی گۆڕان ڕەتی کردێتەوە لەبەرەوەی کە ئێمە لەو
پارچانەی تری کوردستان کە لە ژێردەستی ئێران بێ یان لە ژێردەستی تورکیا بێ کورتیا دەچەوسێتەوە کورتیا ئازار دەدرێت بۆیە بزوتنەوەی گۆڕان بە شێوەیەکی فەرمی و نافەرمی هیچ علاقاتێکی لەگەڵ ئەم وڵاتانە دروست نەکرۆ دروستشی ناکات. بەڵێ باشە کاک ئاراز بێمەوە خزمەتی بەڕێزت ئێستا وەکو دەزانرێت کوردستان هەروە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دۆخێکی نوێ و قۆناغێکی نوێدا تێپەڕ دەبێنی ئەوە تورکیا ئەو مەسلەی ئافرین دەزانین بەو شێوازە دەرباز بوو ئێستا تورکیا بەوەشەوە نەوەستاوە تا هاتووەتە باشووری کوردستان 20 کیلۆمەترێک دەرباز بووە لەولاو ئەمریکا و رووسیا ئەمریکا لەگەڵ فەڕەنسا و بەریتانیا هێزی خۆیان ڕەوانەی من بش دەکەن تورکیا ئێران رووسیا لە ئەنقەرە لە چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوە ینی بارودۆخێکی نوێ هەیە لەم بارودۆخە نوێدا کە بەڕاستی تەحەدا و ئاڵنگاریەکی گەورەیە بۆ کورد پێت وایە کورد لەکوێدایە کورد دەتوانێت بە چ شێوازێک بتوانێت خۆی لەم نێوەندەدا بپارێزەوە بتوانێت سەرکەوتوانش لێ بێتە دەرەوە. ڕاستی کاکە دەرێن وەک خۆشت ئاماژەت بۆ کرد وەزعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر ئاڵۆزە و ململانە سیاسیەکان و شەڕ و ماڵوێرانێکی زۆر هەیە بە تایبەتتر ئێمە قسە بکەین سووریا بۆ خۆی کێشەی سووریا هەر بەتەنها کێشەی سووریانیە شەڕ لە سووریا شەڕی سووریانیە شەڕی کۆمەڵی هێزی ترە بە وەکالەت شەڕی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەتەکان ململانێکی سەختی بەرەکانی ئەمریکا لەلایەک وڵاتانی سعودیە تورکیا ئەمانە لەلایەک لەلایەکی ترەوە ئێران و رووسیا و تورکیاش جارێکی تر ئەنی ئەوەندە ئاڵۆزە بەشێک لەم هێزانە لە ئاسمانە شەریکن بە یەکەوە و تەحالوفیانەی لەسەر عەرز لە یەکدەدەن. وەزعەتێکی تری ئاڵۆز لە سووریا مەسەلەی ئەوەی پێوترێ کۆچبەری سووری نزیکەی 3 ملیۆن زیاتر عەدەدەکە وازەح نییە بیزەبێت لە تورکیاین کرۆ تورکیاوەک و چەکێکی ئین گرتوێتی بەدەستیەوە هەم پارە لە ئەوروپا و لەم برۆکسلەوە پارەیان لێسەنێت 3 ملیاریان وەرگرتۆ بڕیارە بە زووی 3 کەش وەرگرن هەم وەکو هەڕەشەیەک بەکارگەنیەکە ئەوانە بە سنوورەکانە بڕەڵایەن کات بێبەوە بەڵام کورد لەکوێی ئەم هاوکێشانەیە کورد عنسورێکی سەرەکیە لە ناوم هاوکێشیانە بە خاکەکەی بە خۆی بە عومقێکی استراتیژی بە خاک بۆ هەتا گرێدراوەتەوە بە بەشەکەی لای کوردستانی جنوبیشەوەی لای ئێمەشەوە بەڵام لەسەر و هەموو ئەمانەوە کورد توانیوێتی وێنەیەکی زۆر پۆزتیڤ وێنەیەکی جوان وێنەیەکی هی میلەتێکی زیندوو با بە دنیای دەرەوەی خۆی کە شەڕی وەکالەت لە بری هەموو بە شەری دەتوانم بڵێم شەڕی تێرۆری کردووە جا من ئەگەر بێمەوە سەرەوەی کە ئەگەر ئێمە تێرۆریست بین یا پەکەکە تێرۆریست بێت دنیای دەرەوەش و دنیا ئەزانێت کە ئێمە تێرۆریست نین پەکەکەش تێرۆریست نییە پەکەکە نوێنەرایەتی نەتەوەیەکەکە لە باکوور و داواکە بە ئاشتیانە بە ڕێگای دیالۆگ ئەو کێشەی کورچارە سەرکوی ئەوە تورکیا هەمیشە ڕەتیەکاتەوە ئێمە هەر بۆ خۆمان ئێمە هێزێکی بێچەکی هێزێکی مەدەنین هێزێکین بڕوامان بە خەباتی مەدەنی و خەباتی پەرلەمانیە ئێمە سەر ناوەڕۆکی پرسیارەکەی تۆ ئەساسەن من بە قەناعەتی خۆم پێم وایە کورد ئێستا لە هەموو کاتێ زیاتر لە ناو مێژوایە لە ناو گەمەکانایە و بەشێکە لە هاوکێشە نێونەتەوەیەکان بەشێکە لە هاوکێشە ئیقلیمەکانیش بەڵام بۆی ئێمە ببین بە یاریکەرێکی بەهێز و لەم دەستکەوتانە دەستکەوتی سیاسی گەورەتر بەدەستبێنین پێویستمان بە جۆرێکی تر لە خۆڕێخستنەوە ناوماڵی خۆمان هەموو ئێنێکەوە دەرس لەو تەجروبانەی کە بەسەرماناتە دەرسی لێوەرگرین بە دەر لەمانە بە ئێستەشەوە قەناعەتم وانە کە ئەم وەزعی کە لە سووریا طبعاً سووریا وەکو بڵێ نقطەی تەحولی تەواوەتیە بێ لە هەموو ناوچەکەیە ئەگە سووریا بکەوێ بەلایەکە وە کورد لەویا ئەمجارە ناچێتەوە ئەو کوردەی زمانی حربی عالەمی یەکەم و دوو هەموو ئەوانە نابێ کورد باگاترێکە کورد هێزێکی بێشمار گەورەی لە دەرەوەی وڵاتی خۆی هەیە لە ئەوروپا لە ئەمریکا لە تەواوی وڵاتان لۆبیەکات میدیای جیهانی تەعاتفێکی هەیە بەنسبەت کوردەوە کورد خۆشی وەکۆهێن خۆی باشتر ڕێگە خاتەوە ئەتوانێت دەنگ و ڕنگ و
دۆکۆمنت و هەموو خۆی بگەێنێتە لایەنی دنیا بڵێن ئەوانەی کە لەسەر سیاسەتی منتیقەکە و هێن بڕیارە دنیا بڕیاریان مەدەستا. بەڵام هەموو ئەمانە ئەبەستێتەوە بە شتێکەوە کورد خۆی وەکو کورد ئێمە کاڵێن کورد لە باشوور کورد لە ڕۆژاوا کورد لە باکوور لە ڕۆژهەڵات لەم بەشەی کوردستانە چەند دەستکەوتی سیاسی بەدەزەهێنێ. من بە قەناعەتی من ڕاستە ئێمە کە ئێستا سەیری ئەو سیناریۆ و ئەم مەشهدانەی ئەفرینەکەی زۆر جەرگ بڕا زۆر ئینسان تووشی خەفەت و ئەواکە، بەڵام ئێمە ئەگەر شەڕمان لە جەبهەیەک دۆڕانووە جەنگە گەورەکە جەنگی ئێمە وەکو کورد جەنگی بوونی خۆمانە بمێنین وڵاتی خۆمان ڕزگار بکەین ئازادی بەدەستبێنین وەکو گەلێک مافی سروشتی خۆمانە بە ئازادی لە چوارچێوەیەکی معەنی خۆمانە بژین. ئێمە و جەنگەمان بردوێتەوە ڕۆژ بە ڕۆژش قۆناغ بە قۆناغ ئەچینە پێشەوە بۆ قۆناغێکی تر کە دنیا ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ ئێمە بێ. بەڵام دنیای سیاسەتیش بێگومان دنیای سیاست بەرژەوەندی وڵاتانە یا لەگەڵ یەبی یا دژیە بیت. لەم ڕۆوە ئێمە ئەو وەزعی کە هەیە هەندێک جار باجی غەڵەتی خۆمانە دەین غەڵەتێکی کە ئێمە لە باشوورێکین ڕۆژ ئاواشینی پێکات هەمان گرێدراوی یەکە. قسەکانم کورت بکەمەوە لە جملەیە دوو جملەیە. من قەناعەتم وایە ئەم وەزعە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بیزات لەم وڵاتانەی کە عێراقە، سووریایە، تورکیا، ئێرانە ممکن نییە گۆڕانکاری ئاڵنگاریی کە جەنابەت ناویەبەی بەبێ مافەکانی کورد بەبێ ئەوەی کە کورد مافی سروشتی خۆی لە ئازادی و سەر بەخۆی ئەمە ناچێتە پێشەوانێ و ئەمە بووە بە حەقیقەتێک هەموو دنیاش ئەیزانێت ماوەتەوە سەرەوەی ئێمە خۆمان لەسەر ئاستی ناوخۆ و نوێنەتەوەیش چ جۆرە خیتابێک نەکەین خیتابێک دوور لە کوڕوزانەوە خیتابێک باس لە مافی سروشتی ئێمە بکە کە مافێکی دیموکراتیە. قەزەی ئێمە نابێت جایکەنەوە لە قەزەی دیموکراتی قەزەی بڵێن بە پرۆسەی دیموکراسی پرۆسەیەکە هی هەموو بەشەرێتە هەری ئێمە کورد نییە لە منبەج یا لە ئەفرین یا لە مەهاباد یا لە سلێمانی. ئێمە پرنسیپەکانی دیموکراتی دەست بەوانەوە بگرین لەسەر ئەوانە شەڕ بکەین و مافی سروشتی خۆمانمە ئەمڕۆ ناسبینێ دنیا لەگەڵ ئێمە بێت. زۆر باشە کاک ڕەنجتایر بە قسەکانی کاگەراز بێت ینی گەشتبینە بەوەی کە مەسەن هەندێک کەس لە دوای 16 ئۆکتۆبەر و لە دوای ئەفرین بە شێوازێک ناومێدیەک لە لای خەڵک دروست بوو. هەڵبەتە ئەمڕۆ لێدوانێکی جەمیلبایە گاوسەرۆکی کەجەکەژە بوو زۆر قسەکانی لە بەڕێستەوە دوور نەبەویش دەیوت کورد لە ئێستا لە بەهێزترین کاتی خۆیەتی بە هەمان شێوەش دیموکراسی بۆ ناوچەکە دەبێت بە ئەساس بگرین. بەڵێ ینی بە یەکەوە قسەکانتان دێنەوە بەڵام ئاماژەشی بەوە دابوو کورد بەخۆی چی دەکا و یەکگرتووی کلیلی سەرکەوتنە ینی سەرکەوتنی ئەو بەهێزیەکی ئێستا هەیە بیهێڵیتەوە بیگەینتە سەرکەوتن بەڕێزت چۆن لە دۆخەکە دەڕوانی. بەڕاستی دیارە لە ناوچەکە شەڕێکی گەورە وەکو ئەوەی کە لە شەرق ئەوسەتەیە یان بەهاری عەرەبی یان هەرچۆنی باز دەکەیت لەو چارچیوانە ئەمڕۆ گەیشتوتە سووریا ماوەیە کە لە سووریا ئەم شەڕە هەیە و شەڕی بەرژەوەندیەکانە شەڕی بینی زلهێزەکانە شەڕی ئەو دەوڵەتانی ئەقلیمیە لەو دەوروبەرەی کە هەیە دوو شەڕی مەزهەبیە شەڕی شیعاگەری و سونەگەریە تایفەگەری کە ئەم دوو هێزە سیر دەکەی لە ڕووی تایفەگەریەوە دەبینی شیعەگەری عەرەب لەگە شیعەگەری فارسی یەک دەگرێتەوە یان لەگە شیعەگەری تورک یەک دەگرێتەوە بە دژی قەومیەتەکەی بە هەمان شێوە سونەگەری ئیرانی یان سونەگەری عێراقی یان سونەگەری ئەولای یەک دەگریتەوە لەگەڵ بە دژی لای بەرامبەر و شەڕێکی ترە شەڕی دیموکراسیەت و قەومیەتە شەڕی ئەو هێز و لایەنانەشە کە لەو ساحەیە بوونیان هەیە ساحێبی خاکن ساحێبی ناوچەیەکی بەرفرەوانی بوونی خۆیانن و شەڕێکی سیاسی گەورەیە لەوێ ئەویش تێدا گەلی کووردە کە گەلی کورد لەو ناوچەیە ساحێبی بوون و مێژوو و خەبات و بوونی خۆیتی لێرەدا ئەم هەموو شەڕانە بەیەکەوە کورد
چۆن دەوری تێدا ببینی، چۆن بتانی بەرژەوەندیەکانی خۆی لە چارچوەی بەرژەوەندیەکانی ئەو هێزولایە دیموکرات خوازانە گرێ بدا بۆ ئەوی بتانی بە مافەکانی بگات تا ڕادەیەکی باش کورد توانیتی ئەگەر بەراوردی بکەین بە پێشوو بە ساڵانی یان قڕنی پێشوو تەماشا دەکەین کورد تا هەنگاوێکی زۆر باشی ناوە لە باشوور ئەگەر سیر بکەین بەڕەغمی ئەوەی کە لەو ماوەیە کورد بەهۆی هەڵەی تێگەیشتنی چەند قیادەیەکی سیاسی چەند سەرکردەیەک یان چەند لایەنێک نیوەی کوردستانمان لە دەستدا کەرکووک و مەخمور و شێخان و چەند خانەقین و ئەوانە بەڵام من پێم وایە لەگەڵ ئەوەشدا هێشتا کورد لە بەردەمی هێشتا شانسی کورد لە بەردەمی بۆ گەیشتن بە مافەکانی زۆرە ولا ڕۆژ ئاوا گەر سیر بکەین بە هەمان شێوە کورد توانیتی ناوچەیەکی بەرفرەوانی گەورە لە ژێردەسەڵاتیدا بوونی هەیە ئازادە بە چەند شارێکی عەرەبیشەوە ڕەقە و دێرەزور و چەند ناوچەیەکی تر ولا بەڕاستی لە عەفرین کورد توانی بۆ هەموو جیهانی بسەلمێنی هێزێکی ناتۆ کە هێزی دووەمە لە ساحەکە بتوانی زیاتر لە 6 ڕۆژ 2 مانگ بەرەنگاری هێزی ئەو زلهێزە ببێتەوە کە دووەمین هێزە لە ساحەکە و سەلماندی کە هێزی کورد هێزێکی قارەمانە هێزێکە دەتوانی بەڵێ بەرامبەرەکانیشی هەرچەندە بێز بن دەتوانی بەرەنگاری ببیتەوە و لە داهاتوودا ئەم هێزە ئەگەر لە چارچیوەی خطابێکی سیاسی کوردی یەکگرتوودا کۆی بکرێتەوە و لە چارچیوەی بەرژەوەندیەکی تۆکمەی باش لەگەڵ هاوپەیمانەکان لەگەڵ زلهێزەکانی کە سەرپەرشتی هەڵوێستی دیموکراتیانە دەکەن و لەگەڵ ئەو هێزە دیموکرات خوازانەی ناوچەکە بتوانین تێکەڵکێشی مسۆگەر گەلی کورد بە تەواوی مافەکانی دەگات و پێم وایە خۆناغێکی گەورەمان بڕیوە تەنیا ئەوەی کە لە سەرمان پێویستە یەکڕیزی ناوماڵی کووردە خیتابێکی سیاسی یەکگرتوو و هەمومان بەیەکەوە دوور لە خواستی حزبی دوور لە خواستی هێز و لایەنێک دوور لە بەرژەوەندی تەشی کەسی و بنەماڵەیی دەتوانین چارەسەری زۆربەی دۆز و ڕەوای گەلەکەمان بکەین و بە تەواوی دۆز و مافەکانی خۆمان بکەین. باشە سپاسە دەکەم کاک فواد هەر لەسەر ئەم ژارە لەگەڵ لە بەڕێزت بپرسم زۆر جار ئێمە بەخۆمان کورد یا دەوترێ لە دەرەوەی ئێمەش کورد دەزانێت کێشەکان چین دەزانێت چارەسەریەکەش بە چ شێوازێکە بەڵام ینی لەگەڵ ئەوەی پەیمان پێ بردووە بەڵام ناچینە ژێرباری ئەوەی کە چۆن ئەم چارەسەریانە بکەین یاخود مەسەن هەمومان دەڵێن گرفتەکەمان نەبوونی یەکگرتوویە نەبوونی یەکگرتنە یەکێتیە بەڵام دیسانیش پێکەوە دانانیشین بۆ نمونێ سەگەر لێرە گەر نوێنەرێکی پارتی و نوێنەرێکی یەکێتی و نوێنەرێکی پەکەکە و نوێنەرێکی چوزانم دیموکرات و کۆمەڵە و لەگەڵ ئێوە لە بزوتنەوەی گۆڕان دابنیشێ هەمان شت دەڵێتەوە بەڵام بۆچی ئێمە ینی بە پراکتیک کار بۆ یەکگرتووی ناکەین بە پراکتیک کار بۆ چارەسەری گرفتەکانمان ناکەین بۆ برینەکانمان ساڕێژ ناکەین. وڵا وەکو بەڕێزوتت دیارە لە پەیام و سیاسی و لە وتار و لە قسەکردنە هەموو ئازابەکان باش بە خۆیان دەڵێن بەڵام لە ئەمری واقعا کورد بە شێوەیەک لە شێوەکان یەکگرتوو نییە یەک پەیامانیان یەک ئاراسەمانە دیارە نەبوونی پەیام و نەبوونی ئەم ئاراستەیە زیاتر بۆ دەگەڕێتەوەانێ بەداخەوە لە ناو کوردی ئێمە یان لەناو ئەحزابە سیاسیەکانە زۆربەی بەشێک لە ئەحزابە سیاسیەکان خاوەنی بڕیاری سیاسی خۆیانین گرێدراون بە وڵاتێکی ترەوە بە لایەنێکی ترەوانێ بە شێوە لە شێوەکان ئەو بڕیارانی کە خۆیان دەوێت وەکو پێویست سەربەستین تا بڕیار بدەن و ئەگەر نەبوونی بڕاردان و نەبوونی سربەخۆی سیاسی ئەحزابەکان ڕەنگە ئەمە بەشێک بلەوەی کە تا ئیسە کورد دەیتوانێەوە یەک وتاری سیاسیمان هەبێ یەک بۆچوونی تایبەتمان هەبێ لەسەر کوردستانی گەورە و ئەگە بچووک شکێتەوە لە باشوور ئێمە ئەم حەزابانی کە هەیە بۆ باشووریش دەمانتوانیەوە کە ئێمە یەک وتاری سیاسی یەک کیانێکمان هەبێ بە شێوەیەک لەو شەوانەی کە لەسەر شتە نەتەوەیەکان کۆک بین زۆر جارەیە ئەو حەزابانی کە دەسەڵاتن زیاتر ڕەنگە لە 4-5 تا 6 حیزب کە نفوسیان هەبێ یان کورسیان هەبێ لە پەرلەمانە بەڵام
دەیان پرۆژە هەیە دەیان بەرنامەی باش هەیە بەڵام پرۆژە و بەرنمەکان کە یەتە سەر جێبەجێکردن شکستی پێ یعنی ئەمە تا ئەم شکست پێدانە تەنها ئەوەیە کە هەندێک لایەن گرێدراوی هێزی دەرەکین یاخود کەم و کورتی دیکەژێ کەم و کورتیتە زۆرە بەڵام ئەمە بەشێکێتی و بەشێک لەوانە یەکتر قوبوڵ نەکردنە بەشێک لەوانە ئەوانەی کە هێزیان هەیە بە هێز خۆیانە سەپێنن بۆ بە تایبەتی لە ڕاگەندەکان دەبینین ئەگەر هەڵبژارنەکانی ڕابردووی کوردستان بنمونە بینینەوانەیە بە دەنگدان و بە ستوقەکانی دەنگدان ئەگە سەنگی مەحەک بێ جیاوازە لەوەی کە هێزت هەبێ بزوتنەوەی گۆڕان لە پارێزگای سلێمانی لە 4 ساڵی ڕابردوو هەڵبژاردن کراوە بە قسەی هەندێک لە بەرپرسانی یەکێتی بزوتنەوەی گۆڕان حەڤە کورسی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ناوە بەڵام لە نەتیجەی دەنگدانەکە ئەم حەڤەیە بوو بە 12 دیار ئەمە هەم وڵاتانی دراوسێ ئینان هەبوو هەم ئەحزابەکانی ناوی کوردستان تەسیران لەسەر هەبوو کە کۆیەکەی تۆ لەسەر مۆزوعینەکان ئەم لایەنانە قبوڵیان نییە دەساودەستی دەسەڵاتکەن قبوڵیان نییە خۆیان بەو هێزەی خۆیان پیانازن هێزەکەیان بۆ ناوخۆی خۆمان بەکاردێنن و ئازا و شێرن بەڵام ئەم هێزانێک کە هیانە بەرامبەر داگیرکەران دوژمنەکانمان یان ئەو وڵاتە یان ئەو لایانی ناکۆکی لەگەڵین بۆ دەروی خۆیان ئەم هێزە هێزێکی فشۆڵە و بە تایبەتی لە 16 ئۆکتۆبەر و ئەو ئەحداسانی کە لە کەرکووک و لەو ناوچانە ڕوویدا لە ماوەی 24 ساعتە پانتایەکی زۆری زەوی کوردستان داگیر کرا بەبێ بەرگریەک هەبێ بەڵام بە پێشاوانەوە کە دەبینی و دوومان لە ئەفرین بەرگریەکی زۆر قارەمەانە کرا و لە ڕابردوودا لە کۆبانی بەرگریەکی زۆر بێوێنەکرا بەڵام ئەو چەک و تفاق و کەرەسەی بە شەڕوانانە لە کوبانی و لە ڕۆژئاوا لەو چەکانە زیاتر و ئیمکانەتی باشتر بە پێشمەرگە هەبوو لە کوردستان بەڵامەتە ئەفرین ناوچەیەکی بچووکی گەمارۆدراویش بوو ینی لە هەموو لایەکەوە گەمارۆ درابوو دەرفەت نەبوو هاوکاریشی پێبگا بە شێوازەیە کە پێویست بەڵێ بەدڵنیایی بەڵام ئەمە ئەگەرێتەوە بۆ ئیرادەی قیادەی حیزبیان قیادەی ئەو سەرکردانی کە قیادا ئەکەن بە شێوێ لە شێوەکان ئەو نە کەم و کوڕی و ئەو نە پۆقڵەواتیان هەیە ڕۆحەتی کوردایەتی لە باشوور وەکو پێویست نەماوە ناڵێم نییە بەڵام وەکو پێویست نییە بەڵام من نەگەر بەڵام لە ئەفرینا بینیمان هەموو گەلی باشوور لە دەوری ئەفرین کۆبوونەوە ینی ئەو گرنگە مرۆڤ هەست دەکا کە لەوێ ڕۆحیەتەکە ماوە بە بەڵام عاجزبوونێک لە زویربوونێک لە سیاسەتیەوە یا دەسەڵاتیەوە یا پارتیلەنگەلێک کە بە هەڵە بەڕێویان بردووە ئەو ڕۆحەتێکە لە ڕۆژئاوا بەگشتی و لە ئەفرین و کوبانی هەبوو ڕۆحەتی هەرچوا پارچی کوردستانی بەرزکردوانە ئەو ڕۆحەتێکە بۆ ئەفرین هەیە کوردی باشوور هەمووی هەستەکە خۆی ئەفرینیە هەستەکە خۆی ئازاری پێگەشتووە و بەڵام ئەو هەستێکە بۆ ئەفرین هەبوو ڕەنگە بۆ کەرکووک و کۆمەڵە شوێن نەبوو ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەرپرسانی کورد قیادەی کورد کە سەرپەرشتی ئەو جەبە و محورانیانە کرد کۆمەڵێک گەندەڵی کەمتەرخەمی کاری خوار و خێچان کە هەبووە ئەمە بۆتە هۆی شکست ئەگینا ئەو پێشمەرگانی کە لە سەنگەرەکانی کەرکووک بوون هیچیان کەمتر نیە لەو شەڕوەدانەی کە بەرگریەکەمە بینیمان لە شەڕی داعشدا لە ئەو 4 ساڵێک کە شەڕی داعش بوو چ قارەمانیەتیە کە پێشمەرگە لەوێت نواندوێتی ینی شایەتی دەتا بۆ گەواهی دەری و قسەی بەڕێستە بەدڵنیایی پێشمەرگە ورەی هەیە شەڕ دەکا بەدەلەوەی موچەی نییە کرێچیە مێشکی لای بژێوی ماڵ و مناڵی و کرێخان و کۆمەڵەشت هەیە و بینیمان لە سەنگەرەکانی دەست بە داعش شەڕێکی زۆر بێوێنە و بەرگریانە کرد بەڵام ئەمە بەشێکی مۆزوعەکەیە کە پێشمەرگە ئەورەی هەیە بەڵام بەشێکی گەڕێتەوە بۆ فەرماندە سەربازیەکان لە سەروی ئەوانیشەوە کۆمەڵێک بڕیار بەدەستن کۆمەڵێ ڕێکەوتن کۆمەڵێک تاکتیک هەیە ئەم تاکتیکانە بە شێوە لە شێوەکان زەربەی زۆری لە گەلی کورداوە بە تایبەتی لە باشوور وەکو باسم کرد پێشتر کاریگەری شەڵبەتە لەسەر بەشەکانی دیکەش بەدڵنیایەوە بەتەکیت هەر چۆن ئەفرین کاریگەری لەسەر و ئاماژت پێدا ڕۆحیەتی کوردە بوو بەرزی کردەوە کاگەرازوەلی ئێستا باشوور بە پراکتیک ئیتر ڕوبەڕووی داگیرکاری تورکیا بۆتەوە تورکیا 22 کیلۆمەتر هاتوۆتە ناوە ئەوە 4 ڕۆژە سیدەکان هەروەها برادۆست ئەو سێگۆشەی سنوور هەتا دێتەوە ئامێدی هێزەکانی تورک لەوێن تەراتێن دەکەن
ینی بزوتنەوەی گۆڕان لەسەرمە چی دەڵێ؟ وڵای خۆی پێشەوە شەر لەوێ بوون کاک هەندرێن ینی پێشەوەش لە هێزی تورکیا لە کوردستانی لای ئێمە هەر هەبوو ماسکەراتیان هەبوو ئەنجا لە شوێنی جیاواز من بیزات زانیاری تاوام نییە چەند لە بامەردیەوە بۆ تقریبن میدیا شتێکی شاراوانی و چەندین ساڵیشە لەوەیە ئێمە بەشی یەکەم پەیوەندی حکوومەتی هەرێم کە حکوومەتی هەرێم ئێمە خۆشمان لەکە لە حکوومەت تابوون و پێشووتریش و بە شێوەیەکی ڕسمی پرۆتستۆی ئەومان کردووە دژی ئەوە بووین کە هێزی هیچ شوێنێک لەویان نەبێت تەنانەت هێزەکانی خۆشمان هێزی پێشمەرگە لەم قوارێت دەریکەین کە هێزی حەفتا و هەشتا و سەر بە حیزب بێتوانە هێزی حکوومەت نیشتیمانی بێت و ئەرکەکەی پاراستنی نیشتیمان و دەستکەوتەکانی نیشتیمان بێت ئەوەی کە ئێستا تورکیا هاتوو لە وایکا بێگومان لاوازی ئەو حیزبە سیاسیانە و لاوازی حکوومەت و لاوازی ئاتۆ و تەراتێناکە بەنسبەت گۆڕانەوە ئێمە بتوانین چی بکەین ئێمە لەسەر دووسێ ئاس دەتوانین ئیشمان کردو و ئەشیکەین یەکیان لەسەر ئاستی نێونەتەوەیەوە پرۆتستەکەین و لەگەڵ هەموو قۆنسوڵیەت و سەفارات و وەزارەتی خارجی ئەو پەیوەندیە دیبلۆماسیانەی کە هەمانە ئەوەندەی کە ئەوانە بێنە پێشەوە لەگەڵ ئێمەکەن زەختێک لە تورکیا بکەین کە ئەو شوێنانەی ئەوان بردومانیەکەن خەڵکی سڤی لە کوژنەوانە هیچ پەیوەندی بە ئەو شێوە ئەرگومنتانە نییە کە ئەوانەی دەن بۆچی دێنەوە ما ئەو مافەیان نیە یەکەم لەسەر ئاستی ناوخۆ ئێمە لە ڕێگای میدیا و لە ڕێگاینی خۆمانەوە خەڵکی خۆمان بە ئاگاینەوە کە ئەم دژمنکاریانەی تورکیا قوبڵ نەکەن و خۆپیشاندان بکەن ینی جۆرێک لە ناڕەزایی و کۆدەنگی دەربڕێبەرەوە لەسەر ئاستێکی تریانە بێ بە گەلی خۆمان لە باکوور لە شوێنەکانی تر بڵێن کە ئێوە تەنهانین ئێمەشتان لەگەڵین وەکو هێزێک و ئەوواکەین و ئەمەش بە دوور لە بڵێن مزایدەی سیاسی یا هیچ شتێک تورکیا مافی نییە بێت خاکەی ئێمە بە چەک و بە تیارە و بەهێن هندکە و خوێنی ئێمە هەرزان نییە بەو هینە ینی ئەبێ ئەم شتا ئێمە گەورەترین شەڕی ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە شەڕی سیاسی ئێمە ئەوە بووە لە ماوەی ئەم چەند ساڵی کە ئێمە دروست بووین لە 25/2009 ئەوە بووە کە پەیوەندی سیاسی یا پەیوەندی دیبلۆماسی هەرچی ناوانەی ئەبێ حکوومەت بیکە نەک هێزێکی سیاسی هێزێکی سیاسی دەتوانێت لەگەڵ هێزێکی سیاسی ترا پەیوەندیە ئەوەی کە جێکەی داخە حکوومەت پاساو دێنێت دەڵێەوە پەکەکە لەوێ و بڵێ مافی تورکیاکە بردومانە بکە لە حاڵەتێکە ئەگەر پەکەکەش لەوێ بێت تورکیا دیسان مافینی خەڵکی مەدەنی شەهید ئەجا خۆی ئەتوانی بچی بۆ ئەساسی مەوزوعەکە پەکەکە بۆ لەوێ پارتی کرێکارانی کوردستان بۆچی لە قەندیلە ئەو هەموو ینی قەندیل کوێ کوردستان نییە کوردستانە باشە بە درێژایی ئەوەندە ساڵە کورد خەباتەکە و ئەڵێن ئێمە هێزێکی سیاسین داوای کۆمەڵێ دیالۆگی سیاسیەکەین بە سیاسی حەلیکەین ئێوە شەڕانگێزی تورکیایەوەکە ئەخۆ لە ئامەد پەکەکەی لێ نییە وەنیە شەڕوانی پەکەکەی لێ نییە وەنیە وێرانیەکەن مناڵە کوژن خەڵکینەکەن ملیێنێ خەڵک دێتە سەرجادە خۆ ئەم هەموو پەرلەمانتار و ئەم هەموو نوێنەرانەی کە لەوێ ماف بە دەنگان هاتوون لە سجنانی کراون هەموو خۆوانە چەکیان پێ نەبوو خۆ ئەم هەموو ڕۆژنامەوان و مامۆستا و خەڵکی یاسایی و چی هەمووی لە زیندانە تونکراون خۆییان نییە خۆمانە تیاشیاتی کوردیش نییە بەڵام من حەزم کرد وەڵا پرسیارەکانی کە لە کاکفواد ئەوانت کرد شتێک بیرۆکەیەک کە باس کرێ بۆچی ئێمە وای نەگەر بۆ نمونە لەبری ئەم سیانە سێ چوار حیزبی تریش بێت و ئەم قساناکرێت لە ڕاستیە کاکاندرێن لە کوردستانی ئێمە لەبەرەوەی یاسای حیزبایەتی یاسا و ڕێسایەکی حیزبایەتی وانییە وەکو چۆن لەم ئەوروپایە حیزبایەتی خۆی یاسای خۆی هەیە پەرلەماندەری کرۆ بە پێی ئەو یاسایە حیزبێک ئیجازەی دەرەکە ئەم شتە لە کوردستان هەیە لە کوردستانی لای ئێمە پەرلەمانی کوردستان ساڵی 92 یاسایەکی دەرکردو یاسای حەزاب ئەو یاسایە ئەڵێ هیچ حیزبێکی سیاسی نابێت چەگاری بێت چەگاریشی هەیە ئەو یاسایە باز لە سەرەواناکە بەڵام ئیشی پێ ناکرێت بەس تۆ ئەگەر بۆ نمونە ئێمە بە یاسای حیزبایەتی ئیش بکەین هیچ حیزبێک چەگاری نەبێت
هەموو حیزبەکان ملانەی سیاسی و ئەو مەسادری پارە و فڵان و فیساری ئاشکرای بکە بۆ خەڵکو و خەڵک ئازاد بێ لەوەی چه حیزبێک کەڵە بژێرە و دەنگ بە چه حیزبێکەدا و ئەم ملانێ سیاسیە بە حکمی هێزی چەگارەوە وای لێ نەکەی خۆ پرۆسەی دیموکراسی لە وڵاتێکە گەشاکار وا گەشاکە وردە ڕات پێشەوە ئێمە ناتوانین بەم مەسافەیە بگەینەوە بە وڵاتانی ئەوروپا بەڵام زوعەکە لەوەیە هەموو حیزبی سیاسی نایەن لەسەر پلتفۆرمی ڕێ بکەون وەکو ئێمە ئەو یاسایانەمان کاڵ و کرچە لەسەر پلتفۆرمی ڕێ بکەین هیچ نەبێ کۆمەڵێشت هەیە حرامی بکەین کۆمەڵێشت هەیە حەڵاڵی بکەین هەمومان لە دەوری کۆبینەوانەیە و تایبەتی لە مەسلەی پرسی کوردە پرسی کورد لە هەر شوێنێک بێت لە هەر وڵاتێک بێ هەر جۆرێک بێت ئەم هێزە سیاسیانە هەرگیز مساومە لەسەرەوە نەکەن و دیفاعی لێ بکەن هەرگیز نەچن لەگەڵ هێزێکی بیانیان ڕێ بکەون بۆ ئەوەی نارەکەی خۆی بکە ئەمە لە تاریخا و لە ناو میلەتانی ترا بووە وایان کردووە میلەتان وای ڕۆشتووە بەڵام بەداخەوە ئێمە تەجروبەیەکی زۆر تاڵ و ناخۆشمان هەیە لەوە و من نازانم چەندی تر بەردەوامە بین تا کۆی کە ڕۆژگارێک دێ کۆنگرەیەکی نەتەوەییمان هەبێ یا نازانم هەر پلتفۆرمێکی تر بێ و هەموو هێزێک بە جیاوازی ڕەنگەکان و بیرکردنەوە و قەبارەوەوانە کۆبنەوە و ڕێبکەوین لەسەر شتێک ڕێبکەوین مەرجیش نییە ئێمە هەمومان ئەبێ وەکو یەک بین و برابین و تەبابین و بە هەموو شتێکە بەڵام ڕێبکەوین لەسەرەوەی کە بۆ نمونە مافێکی سروشتی ئینسانی ئێمە کە نەکوژرێت کە بژی کە وەکو ئینسان بژی کە تۆ بە زمانی خۆی قسە بکە یان تۆ زمانە لێ قەدەغاکات تۆ نایڵێ وەکو ئینسانێک لە وڵاتەکەی خۆتا بژیت یەت بە تیارە و بە تۆپ و بە گازی ژەهراوی و بە کیمیاوی پیاکە ئەنفالت دەکا قەتڵ و عام دەکا هەموو شت دەکا ڕێبکەوین لەسەرەوەی کە ئەمانە تەحریم بکەین لە هەموو شوێنێکە و ڕێبکەوین لەسەرەوەی دەستکەوتێک لە هەر پارچەیەکە بەدەست دێ بۆ نمونە ئێمە کۆمەڵی دەستکەوتی دەستوریمان بەدەسانیوە کۆمەڵە دەستکەوتی سیاسیمان بەدەسانیوە کوردستانی ئێمە بەڕەخمی هەموو ئەو پێشەرکاری و هەموو ئەو کەم و کوڕێ هەیە قوارەیەکی سیاسی خۆی ئەتوانێت خۆی بەرێ بەڕێەوە بەڵام نەتیجەی سیاسەتی غەڵەت و چی ئێمە گەیشتوین بەم نەتیجەی ئێستا قەیرانی سیاسی قەیرانی ئابووری قەیرانی ئیداری فڵان و ئیلا ئاخریه ئەوەی کە گرنگ بێ ئێستش نەچووە ینی ئێستش درەنگ نیە ئێستش دەتوانین دەست پێ بکەین ئەم هێزە سیاسیانە ئەبێ واز لەم عەقڵێتی کۆنی سەدەکانی پێشوو بێنن ئێستا بە عەقڵێتێک کە هی 2018 بێت کە بگونجێ لەگەڵەوە بین یەکتری قبوڵکەین و لەسەر ئەوە ئیش نەکەین یەکتری بسڕینەوە بەڵکو لەسەرەوە ئیشکەین بە مەسئولیەتەوە ئیش بکەین بۆی ئەم وڵاتی خۆمان ئاوادان کەینەوە چاچیکەین ببوورە منەوار مداخلەیە بۆ کردم لە باشسپاس دەکەم دەست خۆش بە پێویست بوو کاک ڕەنج زۆر جار دەوترێ مجامەلەکردن لە نێوان لایەنەکاندا ینی چارەسەری ژاستەنگ دەکات بۆ نمونە ئێستا دەوترێ پارتی دیموکراتی کوردستان هێزەکانی بارزان و نازانم زێرەڤانی و هەڵگوردیان کەوتونەتە پێش ڕژێمی تورکیا دەیانهێنن لەو ناوچانەی سیدەکان و برادۆست بەجیان دەکەن بەڵام زۆرێک لە ئەحزابی کوردی پارتەکانی کوردی و لایەنەکان بە ئاشکرا ئەمە ناڵێن ئەمەش وەکو بڵێ دەنەی پارتی دەتا زیاتر لەگەڵ تورکیا هاوکار بێت بەڕێزت چۆن دەیبین بەداخەوە دیارە ئەمە باس لەوە دەکەم لە سەرتاوە دیارە بوونی هێزی تورکیا لە ساحەی کوردستانی دەگەڕێتەوە لۆ شەڕی ساڵی 1993 کە لە نێوان دوو هێزی سەرەکی لە ساحەی کوردستان ڕوویدا پارتی توانی هێزەکانی یانەکە ئەو هێز و لایەنانە ڕێککەوتن لەسەرەوەی کە هێزی تورکیا پەلچەش بکەن لە بۆ ساحەی کوردستان تا هەتا هێزیان هەبوو لە ناو شاری هەولێریش بوونیان هەبوو و ئەم پەلچێشکردنی داگیرکاریە لە بەرژەوەندی خۆیان بەڕاستی ئەمە یەکێکە لە هۆکارە هەرە سەرکیەکانی ماڵکاولکاری کورد کە دوو هێزی سەرەکی ساحەبی دوو هێزی سەربازی هەوڵ دەدەن هەریەکی پشت ئەستور بە هێزی داگیرکەرانی دەوروبەرەکە شەڕی یەکتر بکەن هەر بەهۆی ئەمەشەوە دەبینی پارتی یان ئەو هێز و لایەنە هەوڵی داوە پەلچێشی تورکیا بکە بۆ عمقی ناوچە استراتیجیەکانی کوردستان کە ئەوڕۆکە دەبینین لە سیدەکان و لە برادۆست و لە تەواوی ئەو ناوچانە چەند سەربازگەیەکی بۆ سوپای تورک دەکاتەوە دیارە مەبەستی لەوە چەند شتێکە یەکیان بۆ زیاتر سەپانی دەسەڵاتی سەربازی و
دەسەڵاتی سیاسی خۆی درێژەدان بەوە، دوو بۆ ئەوەیە بە هێز و لایەنەکانی تر بڵێ ئەوە من لێرەم، کەس ناتوانێت ئەم سنوورە یانەکە ئەم دەسەڵاتە لێمان وەرگرێت و تەسلیم بە حکوومەتێکی خاوبەش کە هەموو هێزەکان لەژێر دەسەڵاتی ئەواندا کۆ بکرێتەوە. بەڵام ئەوەی کە زۆر سەیرە لەوەدایە ئەوەی کە تورکیا دەیکا بەرامبەر بە هێنانی ئەو هێزە بۆ ئەو ناوچەیە لە هەموو ڕۆکانەوە لەژێر دروشمی کە پەکەکە لەو ناوچەیە و پەکەکە تیرۆریستە، دیارە پەکەکە بەشێکە لە گەلی کورد و بەشێکە لە نەتەوەی کورد و لەو شوێنە تا ئێستاکە چەندین جار پرۆسەی ئاشتی لە ڕێگەی سەرۆک ئاپۆوە عەبدوڵڵا ئۆجەلان پێشکەش کرا بۆ چارەسەری ئاشتیانە لە دۆزی کورد لە باکوور، بەڵام ئەوە ئۆردۆغانە، ئەوە ئەکەپەیە، ئەوە تورکیایە کە پێشێلی ئەو و هەڵوەشانەوەی ئەو پرۆسەی ئاشتیەی کرد. سیر دەکەین کە تورکیا لە جیاتی ئەوەی لە شوێنی ئەوەی کە پرۆسەی ئاشتی درێژە پێدابایە و داخوازیەکانی کوردی لە چارچێوەی مافی گەلی کورد لە چارچێوەی شێوازێکی فیدرالی یان ئۆتۆنۆمی جێبەجێ کردبایە، دوور لە کوشتار و دوور لە کاولکردن و دوور لە تێکدانی شار و دێهات و ناوچە کوردیانەکان یان بۆمبارکردنی ئەو ناوچانە و قەتڵ و عامکردنی کورد دەکرا ویان زەرەر و زیانێکی ئابووری گەورەی کە لە تورکیا دەکەوی ڕۆژانە بەهۆی ئەو شەڕەوە و ئەو ڕۆدەبینین لە تورکیا پاشەگەردانیەکی دیموکراتی هاتە پێشوە تورکیا و ویان تورکیا بەرەو پاشەوە دەگەڕێتەوە بەهۆی ئەو شەڕانجێزیەی کە ئەکەپە و سوپای داگیرکەری تورک دەکرا لە ڕێی ئاشتی چارەسەری هەموو ئەو بارودۆخە و ئەو پرۆسەی کردبایە. بە هەمان شێوەش ئەو کاتە پەکەکە دەچوە ناو پرۆسەی سیاسی و چەکیشی دادنا، بەڵام من پێم وایە تورکیا ئەمە خواستی نییە، خواستی ئاشتی نییە، خواستی تورکیا داگیرکاریە و خواستی تورکیا بەزاندنی سنووری وڵاتانی ترە، هەروەکو چۆن لە سووریا بەزاندیتی، هەروەکو چۆن لە کاتی خۆی لە یۆنان بەزاندی بووی، کاتی خۆی لە ئەرمینیا لە چەندین شوێن بەزاندیتی لە قوبرس. بەڵێ ئەمە خواستی ئەکەپە و ئۆردۆغانە. ئۆردۆغان بە هەمان عەقلیەتی سوڵتانەکانی جاران بیر دەکاتەوە، دەیەوێت هەمان بەرنامەی ئەوان جێبەجێ بکە، بەڵام بەداخەوە ئەوڕۆ ئەوەی کە ئەو دەیکاتن پێشێلی یاسای نێونەتەوەیە کە پێشێلی سیادەی وڵاتی کرد دەکا، گۆڕینی دیمۆگرافەتی ئەو ناوچانەیە هەروەکو ئێستا لە ئەفرین دەیکە، عەرەب و تیرۆریستەکان دەینی لەوێ دامەزێنی، پێشێلی تاوانی جەنگە لەبەر ئەوەی تەڕ و وشک دەسووتێنی ناوچەکان تێک دەدا و بە هەمان شێوە هەڵوەشانەوەی هەموو ئەو پرەنسیپ و یاسا نێودەوڵەتیانەیە کە دەبێ ڕێزخۆشی واژۆشی کردووە، کە دەبێ ڕێز لە سیادە و سنووری وڵاتانی دەوروبەر بگری و بە تایبەتیش کە ئێمە جیرانین لە ناوچەکە و کورد بەشێکی سەرەکیە هەم لە باکووری کوردستان لە تورکیا، هەم لە سووریا، هەم لە عێراق، هەم لەو ناوچەیەوە دەبێت ئێمە لەو چارچیوەیە بە شێوەیەکی ئاشتیانە هەمومان بتوانین زۆر باشە. کاک فواد ئەگەر بەڵام بە کورتی بە بۆی فریای پرسیاری ئاخر بکەوم لە کاک ئاراس، بەڕێزت ینی وەکو ئەگەر کۆی بکەیتەوە بە کورتی لەسەر و دوو هەڵوێستەی بەڕێزیان سەبارەت بە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تورکیا دەتەوێت چی بڵێ؟ بەڵێ وەڵا لەسەر ڕوبەڕوون لەگەڵ تورکیا یان هاتنی تورکیا بۆ ناو باشووری کوردستان، دیارە عیلاقاتی پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی تورکیا مێژینەیەکی هەیە کە لە ساڵانی 94 دەست پێ ئەەکە و لەم بینەدا هەم تورکیا ئیسفادێکی زۆری گیانەوە بە ماڵباتی بەرزانی و بە پارتی دیموکراتی کوردستان، هەم باشووری کوردستان یان بڵێن پارتی و ماڵباتی بەرزانی ئیسفادێکی زیاد لە حەدیان گیاندۆ بە پارتی کە ساڵانە مەزەندا ئەکرێت 12 ملیارد دۆلار حکوومەتی ئەردۆغان ئیسفادە لە
باشووری کوردستان کە بێژگە لەو نەوت و گاز و ئەوانش سامانی سروشتی بێژگە لەوەی کە 3000 کۆمپانی تورکی لە ساڵانی ڕابردوو 2012 و 2013 3000 کۆمپانیان ئیشی کردووە دەیان بنکە و بارگای مخابراتی تورکی و دەستگا جاسوسیەکانیان هەبووە و بەدەر لەوەی کە نەوت و مشتەقاتی نەوت کە لە ڕێگەی تورکیاوە دەڕوا و بێژگە لەمانەش کە لەو پارێنەوتە زۆربەی کات پارەکەی لای حکوومەتی تورکیا دەیڕێتوانێت پاش چەند مانگێک دەنرێتەوە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ باشە کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی ئەڕوا چەند خولەکێکم ماوە دەمەوێت بەڕێز دۆکو بەڵێ بەرپرسی ئەلبەتە ژووری پەیوەندیەکانی ژووری ڕەوەندی کوردیت بەڵێ جا لێرەش کۆنفرانسێکتان هەیە ڕۆژی شەمە و یەکشەمە سبەی و دووسبەی کۆنفرانسەکە بەچە ئامان بەدەر لە کاری ڕێخستن ئەلبەتە کاری ڕێخستنەوە دەزین ڕێخستنی خۆتان بەڵام چی تێدا باز دەکرێت چی دەبێتە مژاری سەرەکی بەرنامە ڕێژیتان چییە کە وەکو ڕێخستنەکانی دەرەوە کاری لەسەردا بکەن بۆ ساڵی ئایندەیە هەتا وەکو کۆنفرانسێکی دیکە. لە ڕاستیە من زۆر بە کورتی لە بەرەوەی کاتەکە کەمە ئەو هێزە مرۆیەی کە لە دەرەوەی وڵات هەیە پێویستە ئیستیسمار بکرێت ئەنی جۆرێک سەرمایە گوزاری پێ بکرێت و ئەو تەجروبەیە کە ئەم خەڵکانەی ئێمە هەیەە لە دەرەوەی وڵات لە ناو سیستەمی دیموکراتی و سیستەمی زۆر ئینسانی ئاژین و بە تەجروبەی خۆیان و ژیانیان و اختصاسیان لە بواریجا ئەوە بتوانین بگوێزینەوە بۆ کوردستان ینی هەر ئەساسەن ئەوەی کە ئێمە جۆرێک لە ڕێخستمان لە دەرەوە هەیە لە ڕووی فکریەوە ئەمەیە کە بتوانین ئەم هێزە مرۆیە سوودی لێبین بۆ ئەوەی بینایی وڵاتی پێ بکەین جا بینای تەحتیبێ یا بینای فەوقی بەنیسبەت کۆنفرانسی سبەینی و دووسبەیەوە ئەوەیە لە ناو ئەم ئەنجومەن و بازنە و نوێنەرانی جوات لە دەرەوە هەمووی بتوانین گفتوگۆیەکی ئازادانەی دیموکراتیانە بکەین خۆمان لە دەرەوەی وڵات بتوانین بە شێوازێکی تر نوێتر خۆمان ڕێک بخەین ئەم ئەنجومەنانەمان بتوانن کۆدەنگیەک دروستکەن کۆدەنگەکان و جیواتی نیشتیمانیا بێ بە بڕیار بۆ ئەوەی کاری باشتر بکەین و بەرهەمی باشترمان هەبێت و جۆرێک لە کللتور و فەرهەنگی دیموکراسی لە کاری ڕێکخراوەی لە دەرەوەی وڵاتەوە وتر بە بکەین بەوەی ناو وڵات ئەلبەتە زۆر شتمان کردو ئێمە استیفادەمان زۆر لەم تاقە بەشەریە لەم هێزە مرۆیەی دەرەوەی وڵات کردووە و هەر ئەوە شەوای لێ کردوین کە نوێنەرانی ئەم وڵاتانەی دەرەوە ئەندامن لە جیواتی نیشتیمانیە بە 4 کەس بەشداری تیاکەنەوە زائیدەن بەشێکی زۆر لە و خەڵکانەی ئێمە چ لە ئاستی پەرلەمان وەکو پەرلەمانتار چ لە ئاستی پۆستەکانی تر لە ناو بزوتنەوەی گۆڕان لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان بەشێکیان لەم وڵاتانەوە هاتون بە تەجروبەی ئەم وڵاتانەوە زائیدەن تێکەڵی تەجروبەی وڵاتی خۆمان و فەرهەنگی خۆمانی بکەین و بە ئومێدیۆن کۆنفرانسێکی سەرکەوتوو بێن ژیوای سەرکەوتنی بۆ دەخوازیین بەڵام هەڵبژاردن لە خۆ دەگرێت نەخێر هەڵبژاردن ئێمە پرۆسەی هەڵبژاردن جۆرێکی ترێکین لە کۆنفرانساتان نایکەین ئێمە هەر 2 ساڵ جارێک هەڵبژاردن بۆ ئەنجومەن و بازنەکانەکەین هەڵبژاردن لە ناوەی وڵاتیش بۆ مەکۆکانمان بۆ باژێڕوانەکانمان بەو شێوەیەکەین ینی ئەوە نییە لە کۆنفرانسا بیکەین ئەوە پرۆسەیەکە پێشتر ئەڕوات لە کۆنفرانس زیاتر ڕۆژەوی کۆنفرانس بریتیە لەو ئەجێندا سیاسی چ جۆرە بەرنامە و کارێک بکەین کە کۆدەنگی بۆ دروستکەین و ببێتە بڕیار ینی بڕیار دروست ناکەین بڕیار بڵێن ئەوەی گەڵاڵەیەکەین پێشنیاریەکەین هەموو ئەو بڕیارە ئەو هەموو گفتوگویانە ئەچێتە جواتی نیشتیمانی لەوێ کراوە دەبێت بە ڕووی دەستگاکانی ڕاگەیاندر یاخود داخراوە ئێوە بە خێر بێنەتوان بێن ڕووماڵیکەن و چی تریش دێت لەو ئینانە ئاساییە بێن لێدوان لە هاوڕێیانە و لە هەواڵانی تروەرگرن بەڵام میوانی ترمان نەهانیوە لە بەرنمەکانە چکە شتێکی کارێکی ڕێخستنی خۆ باشە زۆر سپاست دەکەم کاگڕنج زۆر بە کورتی 50 سانیەگە شتێکە دەبێ وڵێ وڵا ئەوەی کە باسی دەکەین دیارە سەرکەوتن بۆ ئەو کۆنفرانسە دەخوازیین و ئێمە بۆ ئەوە ئەو کۆنفرانسە دەکەین هەر 2 ساڵ جارێکە لە پێناوی ئەوەی بتوانین چۆن
ئەم هێزە مرۆیە لە پشتیوانی دۆزی گەلەکەمان بتوانین کۆی بکەینەوە پشتیوانیکی بەهێز بێ و هەم بتوانین بیکەین بەهێزێکی پەیوەندی گەورە لە نێوان هێز و لایەنە کوردستانیەکان و هەم ئەو هێز و لایەنانەی لە دەرەوە. کاک فواد دواییم قسەش لە بەڕێزی دۆر بگرم. بەڵێ دیارە ئامانجی تری ئەو کۆنفرانسا بە دەرلەوەی کاگڕنج و کاگەراز باسان کرد دیارە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە لە هەفتەی ئایندا بانگەشە و دەست پێکات یەکێک لە ئامانجەکانی و یەکێکتر لە ئامانجەکان ئەو قووە بە شەریکە لە ئەوروپا هەمانە لە بواری پەیوەندیەکان لە بواری بەگەڕ بخرێن لە هەر شوێنێک کە پێویست بوو دەنگیان بگاتە هەموو ڕێکخراوی حکومی و ناحکمی و ئەو وڵاتانەی کە تیاژین دیارە کۆنفرانسە لە 12 وڵاتی جیاوازەوە نوێنەرانیان هاتووە و بەژاری تیا دەکەن و کۆنفرانسی کە جیابێتەوە لە کۆنفرانس حیزبەکانی تر ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان ئەوانەی کە دێن خۆیان مەصرفی هاتوچۆیان مەصرفی مانەوەیان هەموو مەصرفەکان لەسەر حسابی خۆیانە نەوەکو حزب دامی بکاو و ئەمەش جێگەی دڵخۆشیە کە تا ئێستا وەکوێ لە کۆبوونەوە کۆنفرانسەکانی بزوتنەوەی گۆڕانە ئەو خەڵکی کە دێ خۆی هەموو مەصرفەکان لە ئەستۆی خۆیەگرێ و دابەشەکردن بەسەردا بە هیوای سەرکەوتن بۆ کۆنفرانسەکەتان کاک فواد جەمال سەلام ئەندامی جواتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان زۆر سوپاست دەکەین هەروە کاک ئاراز وەلی ڕێخەری ژووری ڕەوەندی کوردی و ئەندامی جواتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان زۆر سپاس بۆ بەڕێزیشتان کاک ڕەنج تایەت چالاکوانی سیاسی هەڵبەتەن نزیک لە بزوتنەوەی گۆڕان دیسان زۆر سپاسی بە ڕێزیشتان دەکەین سپاسان دەکەین بە بۆنەی ئەم کۆنفرانسەیەوە کە توانیمان ئێوەش لێرە داوت بکەین و پێکەوە گفتوگۆ لەسەر ئەم بژارانە بکەین بە داوای لەبردنەوە کاتەکەم تەواو زۆر سپاس بینەرانی بەڕێز زۆر سپاسی ئەوەی بە ڕێزیش دەکەین کە تام ساتە لەگەڵمان دابوون تا بە یەگەشتنەوەکی دیکە شاد و بەختەوەر بن.